سڵاوتان لێبێت. هەموو جارێک و لە هەموو بۆنێک باز لەوە دەکرێت کە منداڵنەوەی دووار ڕۆژن، کەواتە گرنگیدان بە تەندروستی منداڵان مانای گرنگیدانە بە داهاتوی کۆمەڵگەیەک و یان دەتوانین بڵین کە دڵنیاشم زیادە ڕۆی نییە ئەگەر بڵین داهاتوینەتەوەیەک لەسەر پەروەردەکردنی ئەم منداڵانە بەندە. ڕاستە ئەم گرنگیدانە لە خێزانەوە دەست پێ دەکات، بەڵام کاتێک مناڵی خێزانێک نەخۆش دەکەوێت یان باری تەندروستی تێک دەچێت، لایانی پەیوەندیدار چۆن و بە چ شێوەیەک پێشوازی لەم حاڵەتانە دەکات. نەخۆشخانەی ڕاپەڕین لە شاری هەولێر کە تایبەتە بە چارەسەرکردنی منداڵان وەک نمونە لە بەرنامەی ئەم جارەی ساڕێژ وەردەگرین کە بە میوانداریکردنی بەڕێوەبەرەکەی. بەڵام لەبیرتان نەچێ لە هەمان کاتە پزیشکێکی پسپۆر لە نەخۆشخانەی ڕاپەڕینەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت باس لە زەردویی لە سەرەتای تەمەنی منداڵ واتە لە منداڵی تازە لە دایکبووە بۆمان دەکات. بەڵام پێشەوەی گفتوگۆکەم لەگەڵ ئەم بەڕێزانە دەست پێ بکەم سەرنجتان بۆ ئەم پاکێجە ڕادەکێشم کە پێشتر هاوکارانم ئامادەیان کردووە. نەخۆشخانەی ڕاپەڕین تاکە نەخۆشخانەیە کە لە سنووری پارێزگای هەولێر بە سەرجەم قەزا و ناحیەکانەوە تایبەت بێ بە نەخۆشیەکان و نەشتەرگەری منداڵان. شوێنێکی بچووک لە چاو زۆری ژمارە ئەو کەسانی سەردانی دەکەن. ئەمە شۆکارە بۆ ئەو قەرەباڵغەی کە لە ناو نەخۆشخانەدا هەیە. ئەو نەخۆشخانەیە لە چەندین بەش پێکاتووە. بەشی فریاکەوتن بە سەرجەم خزمەتگوزاریەکانەوە بە بەردەوام و بۆ ماوەی 24 کاتژمێر بەڕووی هاوڵاتیان کراوەیە. پزیشک و کارمەندانی تەندروستیش بۆ ماوەی 24 کاتژمێر ئێشیگریان هەیە. بەڵام لەگەڵەوەشدا ناتوانرێت کۆنتڕۆڵی ئەو ژمارە زۆرەی هاوڵاتیان بکرێت. جگە لە قەیرانی دارایی، لێشاوی زۆری پەنابەرانی وڵاتانی دراوسێ و دانیشتوانی باشوور و ناوەڕاستی عێراقیش پاڵەپەستۆی زیاتریان لەسەر ئەو نەخۆشخانەیە دروست کردووە. نەخۆشخانەکەمان زۆر بچووکە. چەندی زار داوامان کردێت کە گەورەتر بکرێت یاخود نەخۆشخانەی شتری منداڵان بکرێتەوە. ئەویش لەبەر قەیرانی دارایی و ئەم زروفەی بەسەرداهات ڕاگیرە. زەویەکەش تەرخانکرا موافقەی لەسەر کرایە، بەڵام هەندێک ڕۆتینات مایە و قەیرانیش بەسەرداهات ڕاگیرە. بە هەر حاڵ ئێمە ئیشەکان دەکەین بەو عەدەدەکەمەی بەو بێ ئیمکانێتی، یعنی ئەو هەموو ئاوارە ڕووی لێرە کردیە. حکوومەتی عێراق تەنانەت یعنی یارمەتی ئاوارەکانی خۆشی نادا کە دێرخوان نیشتە جێن. کەچی ئەمە ڕۆژێ زیاتر لە 1000 نەخۆشمان هەیە. بۆ نمونە دوێنێ زیاتر لە 1010 نەخۆش 15 نەخۆش سەردانی نەخۆشخانەی کرد. لەو 1015 نەخۆشەی 150 داخل بوو. هاوڵاتیان گلەیی لە بچووکی شوێنەکە دەکەن. هەندێک جاریش کەمی دەرمان جێگای گلەیی هاوڵاتیانە. بە پێی وتەی بەرپرسانی کارگێڕی ئەو نەخۆشخانەیە ئەوە بۆ 4 ساڵ دەچێت خەریکن پارچەیەک زەوی وەربگرن بۆ ئەوەی نەخۆشخانەیەکی فراوان و مۆدرنی لەسەر بنیاد بنێن کە لە ئاستی ستانداردی جیهانیدا بێت. بەڵام بەهۆی زۆری ڕۆتینیات و خەمساری بەشێک لە کەسانی پەیوەندیدار ئێستاشی لەگەڵدا بێ ئەو پارچە زەویە وەرنەگیراوە. دووبارە سڵاتان لێبێ. سەرەتا لە ستۆدیۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر عەبدولسەبوور ئەحمەد بەخێربێی سەرچاو. کاک دکتۆر بەڕێزت وەکو بەڕێوەری نەخۆشخانەی ڕاپەڕین سەرەتا دەمێ ئەو پرسیارت لێ بکەم نەخۆشخانەکەتان لە چەند بەش پێک هاتووە و وەکو ئاماژەی پێکرد لە پاکێجەکەیە ڕۆژانە زیاتر لە 1000 نەخۆش سەردانتانەکە. چەند لە سەدی ئەم نەخۆشانە لای ئێوە چارەسەر وەردەگرن و بە تەندروستێکی باش دەگەڕێنەوە ماڵ؟ پێشەکی دەمەوێت سوپاسی جەنابت بکەم کە ئەو دەرفەتەدام وەکو کەناڵی کوردستان 24 کە بتوانین تۆزێک لەسەر نەخۆشخانەی ڕاپەڕین قسە بکەین و هەروە سوپاسی هەموو ئەو بینەر و بیسەران دەکەن کە ئێستا دانیشتن و گیان لە ئێمە و تەمەشامان دەکەن. و من ئەو دەرفەتی ئەو بە دەرفەتی دەزانم ئەو چاوپێکەوتنە کە ئێمە نەخۆشخانەیەکی بچووکین بەس خزمەتێکی زۆر پێشکەش دەکەین. بەقەدەر 5 ئەوەندەی شوێنەکەی خۆی ئێمە خزمەت بە خەڵک دەکەین. وەکو پرسیارەکەی تو جەنابەت ئێمە نەخۆشخانەکەمان لە چەند بەشێکی ڕئیسی پێکاتووە. بەشی یەکەمیان پێ دێڵن بەشی ڕاوێژکاری. ئەم بەشی ڕاوێژکاریە لە ساعات 8 بەیانیەوە دەکرێتەوە هەتاوەکو 8 بەیانی ئەو بەردەوام نەخۆش وەردەگرین. ڕۆژانە ئێمە ئەحساییەمان هەیە
ئەو نەخۆشخانەی ئەو نەخۆشانی کە دێنە ڕاوێژکاری دەگاتە نزیکەی 1000 بۆ 1500 نەخۆش. تۆ ئەگەر لە ڕۆژێکە لە 24 کاتژمێردا 1000 بۆ 1500 کەمترین نەخۆش لە 1000 تێناپەڕێت یان کەمتر نابێتەوە. زیاترەکەی جار وای لە 1500 شتێ دەپەڕێتن خاستن بە پێی مەوسیم. زۆر مەوسیمانێ نەخۆش زۆر زیاد دەکە بە تایبەتی لە وەرزی هاوین و لە وەرزی زستاندا. و ئێمە لەو ڕاوێژکاریە کە زیاتر دەرمانێکی زۆر بە خۆڕایی دەدەینە نەخۆش بە پارەیەکی کەمز نەخۆش بەڕێ دەکەین زیاتر ئێمە ڕۆژانە 2 تەن دەرمان سەرف دەکەین کە ئەوە پارەیەکی زۆر زۆرە کە لە حکومەت بۆمان داوین دەکاتن و هەروەها زیاتر لە 3000 فحص ئێمە دەکەین بەس بۆ نەخۆش تاوەکو ئێستا خەڵک ئەو شتانە نازانیتن و بێزگە لە بەشی ڕاوێژکاری ئەمە بەشێشکەمانە پێدێن بەشی فریاکەوتن بەشی فریاکەوتن هەم ئەو بەشێت تەنها ئەو نەخۆشخانە لا ڕاوێژکاری پێویستیان بەمانەوە هەیە پێویستیان بە عیلاج نەخۆشانی کە لە ڕاوێژکاری فلتر دەکرێت ئەگەر پێویستی بە فریاکەوتنی خێرا بێت دەچێتە بەشی فریاکەوتن دەچێتە بەشی فریاکەوتن لەوێن دەر عیلاجی بۆ دەکرێت چارەسەری بۆ دەکرێت پشکنینی بۆ دەکرێت چەند ڕۆژێک جاری وایە دەمێنێتەوە پاش ئەوەی کە مایەوە استقرارک و باش بوو ئەو جا دەردەکرێتەوە بەشی فریاکەوتنیشمان بدایەتی تقریبا 4 ژوور بوو بەڵام لەبەر قەڵەباڵغی نەخۆش لەبەر زیاد بوون خەڵک وای لێ هات تەنها دوو لەسەر بێت وحدەیەکی کەشمان کردە تەواڕی ئێستا تەواڕی وحدەیەک و تەواڕی کردیتمانە 8 ژوور ئەو جە زۆریش هەموو ڕۆژێ پڕ دەبێتن لە نەخۆش. بەڵێ دکتۆر جان ڕێژەی چەندی ئەو نەخۆشانە لەو 1000 ئەوەندە نەخۆشە کە سەردانی ئێوە دەکەن بە لە ماوەی 24 کاتژمێرە لە سەدا چەندی دایک و باوکی ئەو منداڵە یان ئەو منداڵە کە تەندروستیەکەی تێکچووە کە پاژەوەی لە نەخۆشخانەکەی ئێوە دێتە دەرەوە مرتاحن نەخۆشیەکەیان چاک بۆتەوە هەز دەکەن ئێوە لە ئیمکانیەتتاندا ئەوەندە نەخۆشە چارەسەر بکەن ڕۆژانە ئەگەر بێ سەر حقیقەت بەشی ڕاوێژکاری بەس بەیانەکەی لە سعات 8 بۆ سعات 1 ئێمە 500 نەخۆش دەبینن تەنانەت وامان کردو 5 دکتۆرمان داناوە ئەوجە پێشڕا ناگەن هەر دکتۆرەی 100 نەخۆش دەبینیتن 100 نەخۆش دەبینیتن ئەگەر حسابی بکەین لە سعاتێکە 20 نەخۆش دەبینی بۆ هەر نەخۆشێک 3 دقه پێویستە 3 دقه زۆر کەمە بۆ نەخۆشێک تۆ بتوانی هیستەری لێوەگری ینی پرسیایی لێ بکەی نەخۆشەکەی چییە پاژەوەی تەشخیصی فحسی بکەی و تەشخیصی بکەی و علاجیشی بکەی ئەگەر ئەمە لە 3 دقه تێپەڕی نەخۆشەکە دەبتە ئیزدیحام وەختەکەمان زیاتر دەباتن ئەوە بەس بەشی ڕاوێژکاری بەڵام لە بەشی فریاکەوتن ئێمە خۆشبەختانە لەگەر شوێنی بچووکی شوێنەکەمان ئەمە دەتوانین نەخۆشەکان حتا دەرمانیش بە 100% لە بۆ داخلبوون دەرمانمان هەیە چارەسەرمان هەیە فۆساتمان هەیە بەڵام جار بەجار دەرمانێک دەبڕێیان نابڕێ دەتوانین ئێمە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر و بەڕێز جەنابی بەڕێوەبەری گشتی یارمەتیمان دەدا دەرمانەکەیان دەکڕین ئەم بۆمان دابین دەکاتن دەنا کێشەمان لە داخلبوون لە کێشەمان نییە زۆر لە دەرمان بەڵێ دکتۆرژان بە ئەو شتانی کە باست کرد ینی وای کردووە کە لایانی پەیوەندیداری سەر و ئێوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر وەزارەتی تەندروستی حسابێکی تایبەتتر بکەن بۆ نەخۆشخانەکەی ئێوە لە ڕووی دەرمان و پێداویستیەکانەوە کە وای لێبێ ئەو زەختە زۆرەی کە لەسەرتانە تووشی حاڵەتی وانە بن کە پێشتر باسەکرا هەندێک شت ئۆکسسیجین نامێنێ دەرمان نامێنیان منداڵ هەیە لەبەر ئەوەی چەند شتێکی سەرەتایی هەیە لەوانەیە گیان لە دەست با لە نەخۆشخانەکەی ئێوە واللهی بزانێ ئەو شتانێک کە زۆر جار ئێمە گلەیشمان هەیە لە ئەعلام زۆر جاری ئەعلام هجوومێکی زۆر خراپ لەسەر خەستەخانەکەمان دەکات بەڵام لە حقیقت داوانەیە وەکو ئەوەی کە باسی نەمانی ئۆکسسیجینیان کرد کە معمەل ڕاوەستا بەڵام ئەو شتە وا نەبوو چونکە ئێمە کە معمەل ڕاوەستی شوێنی دیکەمان هەیە بەدیلی هەیە کە بە شێوەی قنینە یان بە شێوەی جیهازی دیکەمان هەیە دەتوانین تعویزی ئەو ئۆکسسیجینە بکەونەوە ئەو ڕاگەیانێک کە باس کرا کە ئۆکسسیجین کەم بۆ نەخۆش مردووە نە ئەو شتە ڕاست نییە ئێمە لە بەشی وەکو باسم کرد لە بەشی فریاکەوتن کە ڕۆژانە زیاتر لە 200 نەخۆش داخل دەبیتن ئەوە ئەحسایم لەکرا ژمارەی ئەو نەخۆشخانەی لە 6 ژمارە ئەو نەخۆشیان کە لە 6 مانجی ڕابردوو هاتوتە سەردانی بەشی تەواڕی کردووە و لەگەڵ ئەوەی ئیستیشاری دەگاتە 195055 نەخۆش لە ماوەی 6 مانگ ئەگەر حسابیکەن مانگانە تقریبا لە بۆ داخلبوون لە نزیکەی 100 هەتا 200 نەخۆش لە فریاکەوتن داخل بووە عیلاجی وەگرتووە ڕێژەی مردنمان لە فریاکەوتن دەگەڕێتەوە بۆ لە 100.3 کە زۆر کەمە لە چاو
ئەو شوێنە بچووکەی لە چاو ئەم ڕێژەیە لەگەڵ ستانداردی جیهانی یەک دەگونجێ بەڵێ لەگەر ستانداری جیهاندی زۆر دەگونجێ زۆر باشە بۆ ئێمە ئەو ڕێژەیە کە زۆر کەمە سەرڕای ئەو کەمی دارایی و سەرڕای ئەو قەیرانی کە بەسەر هاات وڵاتەکەمان و کوردستان داهاتووە بەڵام ئێمە توانیمانە ڕێژەی مردنەکە نەگاتە ڕێژەیەکی ئەوها خراپ کە بتوانین تەسیر بکاتن. بڵێ دکتۆرجان بەڕێزت وەکو پسپۆڕێکی نەخۆشیەکانی منداڵان لە هەمان کاتەکە سیفەتی بەڕێوەری ئەو نەخۆشخانێت هەیە ئەگە من پرسیارێک بەم شێوە بکەم هۆی چییە ئەو ڕێژە زۆرەی نەخۆشی لە منداڵان ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن ینی ئەو ژمارەیە زۆرە بەڵێ ژمارەکە بالفعل ژمارەی زۆر هەست هۆیەکانی دەگەڕێتەوە بە چەند هۆیەکەوە یەکێکیان نەبوونی نەخۆشخانەیەکی تر ئێمە ئەگەر بێن ژمارەی دانیشتوانی هەولێرەوە بگرین پێویستی زیاتر لە 2 نەخۆش تا 3 نەخۆشی منداڵان هەیە بەڵام ئێمە تەنیا نەخۆشخانەیەکە ئەگەر بزانانی ئەو نەخۆشخانەیەکی پێرفێکتی منداڵان نییە چونکە پێشتر ئەمە نەخۆشخانەیەکی تاداران بوو لە زمانی خۆی دوایەوە بۆ نەخۆشخانەڕەتا بۆ منداڵان دروست نەکراوە دووڕەت هەبووە بۆ تاداران بووە ژمارەی کەم 10 تا 12 نەخۆش داخلدەوە بەڵام ئێستا بۆتە منداڵان چەند ڕەتەیەکی لەولا زیادیان کردووە ئەویش بەشی بەڵام وەکو پێرفێکت و پرۆفشنال بۆ نەخۆشخانە منداڵان دەستنادا ئەلتەرناتیڤ ئەوە یەک لە هۆکارە یەک لە هۆکارەکە نەبوونی خەستەخانەیەکی تر بۆ منداڵان دوو ژمارەیەکی زۆری ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە ئەگەر بین ئێمە ئەحسایەمان کردو زیاتر لە 165 تا 170 ئاوارن کوردی سووریانە خەڵکی سووریانە خەرچی تکریت و ئەنبار و سامەڕا و بەغدا و ئەو شوێنانەنە ئەوە ژمارەی نەخۆشەکانیان زیاد کردووە ئەوەش ژمارەی نەخۆشەکانی ئێمە تایبەتی لەوانەیە شوێنی ژیانی ئەوان لە ڕووی تەندروستی و زۆر گونجاو مناڵەکانیان زیاتر تووشی نەخۆش بەڵێ ڕاستە سێم نقطە ئێمە لێرە سیستمێکی ڕفێڕی تەواومان نییە واتە ئێمە پێویستمانە نەخۆش زۆر شتێکی زۆر بەسیتە دەتوانین لە بنکێکی تەندروستی ئەگەر پۆلیکلینیکە کەبی تەمان ئەوە بەتەماینە بە باشان دێنە سەر چۆنیەتی چارەسەرکردنەکە دکتۆرجان بەست کەمێک لە بابەتەکەی خۆمان دوور دەکەوین نقطێکی کەشێ عەفوەن قسە دەکەیت نقطەکەی دیکە کە زیادبوونی ڕێژەی نەخۆشەکانە کەمی داراییە خەڵک ئێستا پارەی نییە وەکو پێشان ڕوو بکاتە هەموو شوێنێک لەبەرەوە پارەی نییە و کەمی دارایی تایبەتەکان و نەخۆشخان تایبەتەکانی بەجێهێشتووە پارێکی کەمتریتیاسی زۆر باشە دکتۆرجان کەمێک لە بابەتەکەی خۆمان لەسەر کێشەکانی ناو نەخۆشخانەی ڕاپەڕین دوور دەکەین و هەروەک لە سەرەتاشەوە خۆشەویستان ئاماژەمان پێکرد پسپۆڕێکی تایبەتی منداڵان دکتۆر ساسان ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە لە نەخۆشخانەی ڕاپەڕینەوە ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن دکتۆر جان ئێوارە باش شەو باش کاکتۆر چۆنن زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەوێ دکتۆر جان من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد دەمانوێت زانیاریمان بدێ لەسەر نەخۆشی زەرتووی یان زەرتک لە منداڵی تازە لە دایک بوو چییە ئەم نەخۆشیە و هۆکارەکانی چی؟ پێشەکی زۆر سپاسان دەکەم سلام هەیە بۆ تۆ دکتۆر هەست و سلام بۆ میوانە بەڕێزەکەتم هەیە بەنسبەت زەردووی لە نەخۆشی تازە لە دایک بوو هۆکاری زۆری هەیە پێویستە ئێمە بزانین خۆی هۆکارەکانی هەندێک هۆکار هەیە پێدرێن فەستەجیە هەندێک هۆکاری پێدرێن پاثۆلۆجیکەل ینی سەبەبێک هەیە کە منداڵەکە تووشی زەردووی دەبێت خۆی زەردووی چۆن لە تەمەنی مناڵ فەرق دەکە مەتەن مناڵ لە یەکەم ڕۆژەوە زەردووی هەبی فەرقی لە دوم ڕۆژەوە یان سێم ڕۆژەوە هەبی بەنسبەت زەردووی خۆی ئێمە زۆر میهمە کە بزانی یەکەم شت دایکان و باوکان چۆن مناڵەکان هەست دەکەن کە مناڵەکان زەردویان هیانێنە طبعاً چەند نیشانەی هەیە لە مناڵەکە بە دیار دەکەی خاصەتەن تەماشا دەکەی ناوچاوی زەر دەبێت دکتۆرجان پرسیارەکە لەوەیە دەڵێن چۆن بزانین ئەو زەردوویەی لە سەرەتاوەیە یان لە سەرەتای تەمەنیەوە ئەگەر بکرێت ئەومان بۆ جێ بکەیتەوە کامیان ئەو شێوەیانە کەوەکو بەڕێزت باس کرد شتێکی فەسلەجیە و لەوانەیە ڕوو بدا کامیان خەتەرە و پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت
تەماشای کاکتۆر ئێمە بیدایەتەکەی هەر مناڵە کە زەردووی هەبوو لە یەکەم ڕۆژ بە دەرەجەیەک یان لە دووەم ڕۆژ ئەگەر هەیبوو ئەمە دایمەن شەکی تەبیعی نییە. دوم چەند شتێک هەیە لە دایکان خاستەن ئەگە دایکەکان جۆری خوێنەکەی ناقص بوو یان جۆری خوێنەکەی ئەو بوو کە ئەمیش دەبێتە جابەجە پێدەن پاتۆلۆجیکەل کە احتیمالی زۆر هەیە کە سبەبێک هەیە کە پێدەڵێن نەخۆشیە نەوەکو کاتەکی فەسەجیە. ئەمە بە نسبەت کە بزانی کە چۆنیە ئێمەش وەکو کە من دایک یان باوک یان هەر لەوانەیە لە گەڵی دانا کە هەستیان کرد زەردووی هەیە پێویستە بە زووترین کات یەکسەر بێنە لای نەخۆشخانەکان یان دکتۆری پسپۆر یان دکتۆرەکانی شارەزا دەبن کە تەندروستیەکان بۆی پشکنینی بۆ بکرێت کە بزانین جۆری زەردەکەی چۆنە و چۆن نییە چکە خۆ دەزانی ئەمە زەردووکەی کە هەمانە دوو جۆرە یەک جۆرەیان پێدرێن ئەن کۆنجوگەیتت کە ئەمیش تەمان خەتراتی زۆر هەیە یەکەیان کە پێدرێن کۆنجوگەیتت کە ئەویش سەبەبەکە هەیە مەشاکل لە جەرگیتی کە ئەمیش حتمما کە زۆر خەتەرە بەڵێ دکتۆر چۆن دەستنیشانی ئەو حاڵەتە دەکرێت چۆن وا دەکرێت کە مەسەلەن بزانن کام جۆرەیەتی و پاشان چۆنێتی چارەسەرکردنەکەی ئەگەر بکرێ بۆ هاوڵاتیانیشی بکەیتەوە بە تایبەتی کە ئێستا منەبینم بەڕێزت لە یەکەی منداڵە ناکامەکان وەستاوی و ئەو شوشانت لە لاوەیە کە بەوە ناو دەبرێ ئەڵێ مناڵەکەمان لەدایک بوو یەکسەر خستیانە ناو شوشەوە. بەڵێ خۆی ئەمە مهمە بزانی کە یەکەم شت کە زانیمە مناڵەکە زەردوو هەیە خۆی دایکان ئەگەر بزانن جۆری خوێنیان خاستن ئەگەر ناقص بوویان ئەو بوو دەبی زووتر بێنە لای دکتۆر کە هەستیان کرد نیشانەی زەردووی هەیە مناڵەکە ڕەنجی زەر دەبێ چاوی زەرد بووە یەکسەر دەبی پێویستە بینە نەخۆشخانە کە نەخۆشخانە پشکنی بۆ دەکرێت دەبی بزانن چنەوە زەردکەکە ئەمە هەتا ڕێژەک هەیە زۆر جار هەیە زۆربەی جار پێویست ناکە مناڵەکە داخلی نەخۆشخانەکەین داخلی شێکەحنم بەس متابعتی بکەین لەوانەیە پاژۆژ چکە فاسی بۆ بکەینەوە بزانین زیاد دەکەن یان زیاد ناکە. ئێمە ڕێژەکمان هەیە حەسب مناڵەکە ئەگەر مناڵەکە کامل بوو یان مناڵەکە ناکام بوو چکەمانە هەمویان دەگۆڕێ عیلاجەکانیان دەگۆڕێ چکە ئێمە ئەگەر مناڵەکە احتیمال ئەگەر کامل بوو تەمەنی 4 ڕۆژ بوو هاتوو دەبوو پێویست ناکە داخلی نەخۆشخانەکە. بەرنامەکەم زۆر کەمە باشی ئەوە دوو پرسیاری کرد لە دکتۆر سەبوور بکەم بەس ئەگەر چۆن چارەسەرکردن ئەمە باشە باشە ئێمە ئەگەر زۆر بوو ئەمە چەند شتێک هەیە کە دەست پێ دەکەین یەکەمیان پێدرێن فۆتۆ ئەویش جیهازێکی خاصە لە ناوی دادنین وەکو ئەوی لە لامە ئەمە لاما پێدرێن سپایرال فۆتۆ کە نوێیە ئەمەی کۆنەکان کە لەسەر دادەنا پێدرێن فۆتۆی احتیادی طبعا ئەمانە لە چەند حالەتێک بەکاری دەینین کە زۆر بی یان نزیک بی لەوەی کە مەثەن خوانەخواستە خۆ دەزانی کە ڕێژەکەی گەیشتە 20 یان لە زیاتر 20 بوو مناڵەکە پێویستەکە خوێنی بگۆڕین. ئەمە ئێستا لەخوا بە زیادبی لەوەتی ئەو جیهازانە پیدا بووە تەواو پێدرێن سپایرال ئەو ئەکستێنسیڤ فۆتۆت کە لە هەموو لایەکان وەکو ڕووناچی دەداتێ مناڵەکە وا دەکات زووتر زەردوەکەی بینتە خوارێ وا دەکات کەمتر پێویستیان بە وەکو ئەمەلیاتی خوێن گۆڕین دەبی کە ئەویش ئەمەلیاتەکە و خوترەتی زۆر هەوە خوێن پیداکە و خوێن پیدا نەکە و مناڵەکە تووشی مەشاکل دەبی. خۆی ئەمە زۆرترین شتێکە وا دەکە مناڵەکە لە مەترسی وەک پێدەن CP لە دەماغ کە زۆر خەتەرە بۆیە ئێمە زەردووی دایمە لی دەترسین چونکە مشکلمان هەیە احتمالات وا بکە تەسیر لە مێشی بکە مناڵەکە لە زەردوویەکی لەوانێ لە ڕۆژێک مادی بوون وامان لێ بکە هەتا مناڵەکە پێوەی بناڵین. دکتۆر ساسان لۆقا زۆر سوپاس دەکەم کە لە کاتی ئەرکا کاتم گرتی و بەشدار بووی لە بەرنامەکەم دەست خۆش بێ بە هیوای ئێشگریەکی بێسەریەشە و چاکبوونەوەی ئەو منداڵانی کە لە بەشەکەی توای ئێستا داخڵ بوون. زۆر سوپاس. دکتۆر جان هیچ تێبینیەکت نەبوو لەسەر قسەکانی دکتۆر ساسان باسی ئەو حاڵەتانەمان کرد کە تێبینەکەم چیە تەبان ئەو جیهازی سپارە فۆتۆ بەدەستخۆشیەوە ئەوە لەو ماوەیەکی نزیکە بۆمان هاتووە و ئەوە زۆر استفادەمان لێ کردووە پێشتر ئەو جیهازە نەبوو تەنها جیهازێکی احتیاتی فۆتۆ هەبوو ئەوە باشە دکتۆر ئەو جیهازە بەشی هەموو نەخۆشەکان دەکات ئەوە تقریبا 6 جیهازمان هەیە الحەمدولله ئەو 6 جیهازە طبعا گلۆپی خاصی خۆیان هەیە ئەو گلۆپە خاصە کە دەیخێ ناوی زۆر دەرەجەکەی دێن توخوا خاستن ئەوانەی کە دەرەجەیان نزیک 20 کە 20 خەتەرە الحەمدولله ئەوە توانیمان بە پێ ئەوە لە خلالی پێویستی بە خوێنگۆڕێژەی خوێنگەڕینیان زۆر کەم کردێت. هەر ئامێرە یەک مناڵ جێگای بێتەوە لە ناوی یەک مناڵ جێگەی دەبێتەوە 6 دانەمان هەیە ئەوش تەنها بۆ ئەو کەسانەیە کە پێی دەڵێن زۆر خەتەرن یعنی دەرەجەیان زۆرە
بە خلالی 2 ساعات زۆر نسبەکەی دێنتە خوارێ ئەوە وای کردووە لە کێشەی خوێنگۆڕینی منداڵان قوتاریمان بوو نسبەکەی زۆر کەم بیتەوە شتێکی زۆر باشە. دکتۆر جان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ بەس دەمەوێت بینەوە سەر بابەتەکە چۆن بڕیارە چارەسەری کێشەی کەمی جێگا و خراپی بینایی نەخۆشخانەی ڕاپەڕین بکرێ ئەمە لە کاتێکدا هەمومان دەزانین قەیرانێک لە کوردستانی باشوور تێکەوتووە و پارەکەمە بەڵام پێشنیارەکان چییە؟ ئێوە پلانتان چییە؟ بەتەمان چی بکەن بۆی ئەو ڕێژە زۆرە لەسەر ئێوە نەمێنێ و زیاتر نەخۆش ئەو منداڵان چارەسەر کە بە تایبەتی هەندێک لە دایکان و باوکان گلەی لەوە دەکەن کە لە پاش 12 شەوە سەردانی نەخۆشخانەکە دەکەن هەندێک جار ڕێژی تەواوی دکتۆری لێ نیە یان لەبەر قەرەباڵغی لەوانێ ئەو تەنها دکتۆرە نەتوانێت کۆنتترۆلی بکات ئەگەر زۆر بە کورتی یەک لەو هۆیانێک کە ئێمە پلانمان هەیە لەگەڵ بەڕێوەرەتی گشتی تەندروستیەکەمین یەکەم شت عرضەکەمان وا خەریکە بەناو دەکەین ئەوە زۆر مهمە ئەو کێشێ چارەسەر بۆ بازەکرێت دەڵێت تا ئێستا و بە تەواتی گەیشتۆتە نیهایەتی ئەوە ئێمە خەریکین ئەوە عردەکە چارەسە و لە ڕێی کەرکوچەیە ئەگە عردە پەیدا بوو بەڵام ئێستا بە وەختە دروست ناکرێتن شتی دووەم هۆی دووەممان کە دەمانوێت بیکەین دروستکردنی تەواریەکە لەگەر خود دەجێکی نوێ کە لە بەشی ئەولادە کرد ئەوەش پلانمان بۆ دانا و خەریتەمان بۆ دانا و تەسمیم کرا بەڵام لەبەر نەبوونی دارایی ڕاگیراوە ئێستا بەڵام ئێستا لەگەر جەنابی بەڕێوەمێدەك هەیە کە وەڵاهی جەنابی مەحافظ قسەمان لەگەڵی کردیا تەمایە لۆمان دروست بکەن لەسەر بودجەی پەرەپێدان و یان بودجەی هەر یەکێشکە بێتن بۆمان دروست بکەن بە تایبەتی ئەگەر بیر لەوە بکرێتەوە ڕاوێژکاریەک وەکو پێشنیارێک وەکو بەرنامەی ساڕژ ئەو پێشنیارە بکەین ڕاوێژکاریەکی بەجیا وەکو جەناب باس کرد لە شوێنێکی تر تایبەت نزیک بێ لێەوە بکرێتەوە ئەو هەموو نەخۆشە بەڵێ ئەمە لەگەر اجتماعمان کرد لەگەر بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر کە پۆلیکلینیک بکەینەوە پۆلیکلینیکی بە پێی تۆزعی جوغرافی لە خوارووی هەولێر لە باشوور لە باکوور زەختەکە لەسەر ئێوە ئەو پۆلیکلینەکە لە چی پێک دێتن مختبرێکی مەزبوطی هەبیتن بە پێی هەموو فەحسەکان بکرێ ئەشعای لێبی سۆنەری لێبی دکتۆری پسپۆری بتوانن پشکنینی هەموو تەواو بکەن و دەستنیشان بکرێن پسپۆری منداڵانی لێبیتن کە پسپۆری منداڵانی لێبوو ئەشعای لێبوو بە بەردەوامی ئەو شتانە هەموو متوەفر بوو لەو پۆلیکلینیکەلا بەگشتی هاوڵاتیانی شاری هەولێر دڵنیا دەکەیەوە کە لە ماوەیەکی دیاریکراوە کێشەی نەخۆشخانەی ڕاپەڕین چارەسەر بکرێ واللهی بەو قەیراین دارایە ئێمە ئومێدمان وایە چارەسەر بکرێت بەڵام ئێشتان زۆر زەحمەتە بگەینەوە نەتیجە ئێمەش دەنجی ئێوە و دەنجی گشت هاوڵاتیان دەگەێنین بە لایەنی بەرپرس لە کۆتایی تا دەمەوێت زۆر سپاسی بەڕێز دکتۆر سەبور ئەحمەد کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو بەڕێبەری نەخۆشخانەی ڕاپەڕینە بێگومان و دکتۆر ساسان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو لە نەخۆشخانەی ڕاپەڕین تا بەرنامەیەکی تری ساڕێژ هیوادارم خۆتان و مناڵەکانتان هەر تەندروست و لەش ساغ بن.